بەڵام میوانێکی تایبەتیشم لەگەڵا لەم ڕووماڵە تایبەتە قسەی زیاترەکەین سەبارەت بە گرنگی پێشمەرگە و بەشداری سەرۆک بارزانی لە پەردەلادان لەسەر تابلۆی پێشمەرگە لە پاریسی پایتەختی فەڕەنسا. بەڕێز فەریق عەزیز وەیسی فەرماندەی پێشمەرگەی زێڕەڤانی لەگەڵم دەبێت لە دهۆکەوە. بەڕێز جەنابی فەریق عەزیز سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ جەنابی سەرۆک و پێشمەرگە مەسعود بارزانی لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەشدارە بۆ پەردەلادان لەسەر تابلۆی پێشمەرگە. گرنگی پێشمەرگە و هاوکات ڕێزگرتن لە خەباتی پێشمەرگایەتی سەرۆک بارزانی لەم کات هەستیارەدا چەندە گرنگە بۆچی وڵاتان بە بایەخەوە ڕێز لە هەرێمی کوردستان و هاوکات پێشمەرگە دەگرن؟ سەرچاوە زۆر سوپاس. ڕاستیژی ڕیدانەکە زۆر دیرۆکیە و ئەف ڕێدانە تێتن کە چەند قەدەر وڵاتên ڕۆژئاوا تایبەتی فەڕەنسا گرنگی دەدەتە هەرێما کوردستانê û giringiyê dete pêşmergeyê. Lê wextê mirov têtin berê xwe bidete divêtin vê rê de behsî rolê cenabê serokî şexsî wî bikin divê avakirina vê nasnamê bû pêşmergeyê bû milletê Kurd bû herêma Kurdistanê çunkî înzanin yanî fermandeyî gelek giring e. Cenabê serokî ne wekû rêberekî ne wekû serkirdeyekî Kurd belkî wekî fermandeyekê leşkerî rolekê mezin hebûye di şkandina vê istora Daeş ya ku hatiye çêkirin û ew nav û ew tirsa ku xistiye dilê xelkî da cenabê serokî şiya bi fermandeya xwe û bi dilsoziya wî pêşmergeyê ku li gel dabûn û baweriya wî xelkê ku gel dabû cenabê serokî rolekê yekcar mezin hebû. Fransya bi xwe dewrekê mezin dît yanî her destpêka girtina şingarê ew dî ewana hatin rol dîtin lê di vê rê da ez şê bêjme we ku cenabê serokî di vê rê da gelek rolê dîtî û ev rû bû me dîrokeke û diyar dibîtin jî ka çend qeder giringî bi pêşmergey tête dan. Yanî nûke pêşmerge dibîte nasnama gelê Kurd li Ferensa ku êkîş pêşketîtirîn welatên dinyayê û welatên Rojava ye. زۆر باشە جەنابی شتاگاداری کە لە شەڕی داعشتا بەداخەوە زیاتر لە 10,000 پێشمەرگەی کوردستان بوون قوربانی شەهید بوون. بەڵام ئەم هەماهەنگیەی کە پێشمەرگە هەی بوو لەگەڵ هاوپەیمانەتی نێودوڵەتی دژی داعش بۆ تێکشکاندنی داعش و لە ناوبردنی تیرۆر چەندە کاریگەری لەسەر پچەوکردنی ئەم پەیوەندیە بەهێزە دیپلۆماسی و سیاسیانەی وڵاتانی ئەوروپا لەگەڵ هەرێمی کوردستان هەبوو. نوکە ئەم بەحسی شەڕی دەکەین لە یاکە ڕۆلێک و جەنابێ سەرۆکی تو بەرێ خۆ بدەیە ڕاستی یعنی لە وێرێدا دەردەکەوێتن. جەنابێ سەرۆکی یعنی یەک دلسۆزی مرۆڤایەتیە دلسۆزی خەلکی بێ جیاوازی مثلا وەکو پێشمەرگە وەکو فەرماندەیەکی لەشکەری دایما بن فەرماندەیە جەنابێ ویدا و فەرمانên wana digot nabêt eger kesekî teعدال ser bîtin eger Kurd bêt yan Ereb bêt yan Bisirman bêt yan Mesîhî bêt yan Şîe bêt yan Sunnî bîtin ew kesê teعدال lê bête kirin lazim e hîn wî biparêzin û çavê we lê bêt harîkariya we bikin ev rehma wî ev dilsoziya wî ev piştevanî بۆ خەلکی و ئەv parastina vê xelkî hemî dihêla ku ev roke rolekê mezin bibînin diwarê têgihiştina xelkî bû me ku diwarê diplomasî da jî pêngavên gelekê mezin avêtin. Li dinya rojhelata navîn da eger tu berê xwe bideyê bes yê quwet û yê pêz diyar dibîtin û heçê pêz e ev êdî mihewlet dike tişnav bibetin. Lê cenabê serokî bi hêza pêşmergeyî hewl dida evên ku li wan deveran e evê ku destê pêşmerge bigihê parastina wî xelkê bikin ji zilmê ji teعدayê ji wehşiyetê ji firotina kiç û jinê wan yani ev dihêla ku xelk rêzê bigirîtin û di vê rê da jî bû hêzeka mezin bû diplomasiyetê babetê dî yê ku gelek giring e Daeş tenê li ser Kurda û li ser rojhelata navîn tinê û li ser Iraqê an Sûriyê xeter nebûn xetera we li ser seranserî dinyayê bû lewma
لگوت پیشمرگه افرو پیش همه کسکی و یه شرید کتن یه مهمیات پارزیتن یعنی اوه ببو تگهشتن اک دنابا همه مروایتیه دا که سرانسری مروایتیه پیشمرگل جه همه ابروکیت شرده کی فرمانده وایا کی پلان دانره وایا کی اوانا پریود بتن جناب سروکیه و جناب سروکی حرم جیه همان دم دا افد بو کارت کردن که گلگ باش کو تأثیر خوب بکتن لسر پیوندیان لگلگ رولک مزن دوار دیپلۆماسی ده هبو. بەڵێ دیارە کە جنابیش تاماژەت باڵۆزەکانی ناوچەکە کرد لە کاتێکدا کە وڵاتان لە ژێر گوشاردان هەڕەشەی جۆراوجۆریان لێ دەکرێت لە ئاسینی و دەوڵەتیدا بە چەکردنی ملیشیاکان بەخستنە ناو لیستی تۆرۆری گروپ و ملیشیاکانەوە لێرە پێشمەرگە دەبێتە سمبۆلێک کە ڕێزی لێ دەگیرێت ئەم هەرێمی کوردستان چۆن توانیوێتی ئەم دیپلۆماسیە بەهێزە بەکاربێنێت وڵاتان چۆن دەڕوانە پێگەی ئارام و سەقامگیری هەرێمی کوردستان لە ناوچەیەکی زۆر ئاڵۆز و ناسەقامگیردا. بله و گرایت و پیشمرگی مصداقیت تکایل کا باشه های یعنی شرایط پاکجی کری شرایط به همه پیورن یاساین مروایتی شر کری شرجبو شری نکری شرجبو آزادی خلقی کری خطر کل سر مروایتی بو راکتن اوانا فتید گن یعنی پیشمرگی وکی دیکهش اگر تو بره خوب ده ریکا پیشمرگی اگر تو به ریکا پیشمرگی تو ده زانی کو او تاریخ کا دیر و درجه پیشمرگی دوی دیرو که ده حتی روز ابرو که پیگه پیشمرگی گله کی تیت دیار کردن کو پیشمرگی همی گاو روله کی پیشکتی مروایتی دیتی لما بویا سمبولک بویا چونگک بو همه هزندیه کو آزادی خازن مروف دوستن مروف پارزن لو ما ویز ظروف وگاوه دا کو هزن چکدار و ملیشیا و هزن دروی یاسا و هزن کو بوینا دیفاکتو خود فرض کری یعنی سر همه واقع ابدی امانا پیشمرگل وره دا پیشمرگه هم یاسایی هم مروفی و هم جی رابردوه که گله که پاکش گله که انسانی و دوره دا دوی بجنه دنیای دا جی اوه فرماندوانه اوه سرکردوانه اوه ابروکمه گازی کری ابروکل وره طبعا فرانسا بزانه بون به پلان چکری واز بارم اوروپا همیشه بجداره دوی چکرنا و مراسمه دا چونکی همیا به خوش بویا سری دا جی امریکا جی و حلفا بجاره که همیا به خوش بویا که اوه و که نشانه که بکن چونکی این زانن فرانسا پاریس نه تنه وکو باجره کی روشنبیری شاره کی شهرستانیه لی سیستم سیاسی سیستم دموکراسی لویر دست بکریه و بنگه لو ما بوما نشانه که زور آمازنه و اوه دبیتن هر کردک ابرو هر کردک گله گرنگه شانازی به روژه بکتن و اف روژه دیرو که کردا دا دبیت روژه که گله که گرنگ و روژه که زور مهم و حتی من پی باشه هرما کردستان دا تایبت وکو روژه که نتوی بحث کن وکو روژه که نتوی و اف روژه ببیت روژه پیشمرگی یعنی اف رو گله گرنگه لسر بیت راستاندن ببیت روژه پیشمرگی زۆر باشە دیارەکە لەگەڵەوەی کە ئەمڕۆ ئەو ڕێڵسمە تایبەتە لە فەڕەنسا بەڕێوە دەچێت سەرۆک بارزانی تەنها ئەوەی لە بیر نییە کە شەقامێک بە ناوی پێشمەرگە دەکرێتەوە لەوێ ڕێز لە پێشمەرگە دەگیرێت بەڵکو پێشمەرگە دێرینەکانیشی لە بیر نەکردووە ئەمڕۆ لەوێ خەڵات دەکرێن و ڕێزلێنانیان پێدەبەخشرێت مە تا چەندە گەورەی پێشمەرگە لای سەرۆک بارزانی دەگەێنێت کە خۆی لە تەمەنێکی زۆر کەمدا چەکی کردە شانی و بەرگری لە خاکی کوردستان کرد وەک پێشمەرگە تا ئێستا شەر پێشمەرگەی کوردستانە
هر کسی که قیمت آبی تشتی دزانید اوه کو لگل دا کار دکتن و شول دکتن جناب سروکی هر کسی زیاده تر دزانی که پیشمرگه چیه پیشمرگه به چه جیانه که به چه روشه که به چه اراده که به چه ظروفه که چه بویا ریکا خو گرتیه خبات کریه تکوشین کریه چوا دیر کتیش مالا خو چوا عائلوان کتیه بن هر رشه بن از بار ما پیشمرگه دیرین اوه کلویره نه هرچی کسی تو بره خو بده اگر دو وقت کی نه وقت کی دا نه بس اوان پیشمرگه بون در و بون چای دیدن لعائلتوان جی دبن هر رشه دا بون دهاد نسجن کرن دهاد نگرتن تعدال تاتا کرن مروبتوانا و اوجی دبن توپ و طیارا و هجومت بردوام دابو لی ایرادا وان دیلاک و بردوام وی سرکفتن چیکن اواکو ابروکه ام همی بر همه وی دخوین جناب سروکی بخویی که شوان بویا یعنی سال 86 من جناب سروکی البنبرکی دیتی از چویمه پیش جناب وی سال 1986 لمنطقه لقایک اوه گلکی گرنگه یعنی پیشمرگی اوه ناف پیشمرگا داجیای اوه فرماندهی راستاب خویا کری جناب سروکی همی گاوا میدانی بویا لگل پیشمرگی بویا پیشمرگی یه دیتی چاوا شرید کرد یه دیتی چاوا بریندار دبید یه شهید بو یه دیل مالوان چوی سه زیارتا چاوه خوزیوه یا دیتی وقتی که چاوا او خلک همی پارچه دبو ده ها جارا بلکه صدا جارا جناب سروکی بویا شاهد شهید بونا پیشمرگی بویا بریندار بونا پیشمرگی تیچونا مالتوا تیچونا عایلوان در بدریا وان هر بصدا جناب سروکی چیروک وان دزانیتن بومال وقت کومبینا ود گریتا باش بوه جناب سروکی گله که بگیرنگی برای خودتا پیشمرگه و رول پیشمرگه و اوانه که خبات کری و جناب سروکی از شاهد بما دائما دبیجیتن وکو پارتا دموکراتا کردستانه دبیتن ببیتا پارتا که وفادار یا وفا خلکی خوشبیر نکتن اوانه که خدمت کری اوانه که خبات کری و از بار ناکم جی کسا که بیتن قدر جناب سروکی هنده قدر وفا بیتن بو وان کسا اوه کو خدمت و خبات کری بله لما ابروکه هبون وان گل جناب سروکی از بارم دلخوشیا جنابویه جی گله کی صبراویش گله دیتن بله حتما بگومان وایه لبروی که بردوام خوی بشانازی و خوی وکو پیشمرگه کی کردستان دناسنت و همیشه ڕێزی لە پێشمەرگە گرتووە بەڵام 80 ساڵە پێشمەرگە خەبات دەکاتی تر خەبات بۆ دۆزێکی ڕاو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان دەکات پێمان وە بە ئێستای تر خۆناغی بەرگری تێپەڕاندووە لە خۆناغی بەرەو پێشچووندایە پێت وایە ئاسۆڕوونە بۆ کورد و بۆ هەنگاوەکانی داهاتوو لە ئاستێکی بەرفراوانتردا بەم ڕێزگرتن و هەڵوێستانەی کە وڵاتانی زلهێز لە هەرێمی کوردستانی دەگرن بە تایبەتی لە پێشمەرگە و سەرۆک بارزانی برای من نه یعنی پیوسته جاری دیم زیاده تر خدا بچینه و ام بزانین که اف رزج چه هاتیه و کو جناب سروکی چی خود بجید پیوسته هم مغرور نبین به مناسبه که یا سرکفتنه که اول دستکفته که ایجار مازنه زور مازنه لی دیسانجی ما همی وقتا که زیاده تر پیوستی به یک رزیه های به خو حس کردن های چکو جناب بجید اگر تو به حزبی تو دی شرش خودی ریخی تو ضعیف بی شر دیتا سرتا لو ما دبیتن اگر هم بخوازید پیشکفتن هبیتن کردستان دا دبیت هزکا پیشکفتی ما هبیتن پارستن آوه بکتن چونکه اگر هم او هزم نبیتن پارستن آوه بکین مقابن اگر چشم هبیتن ام نخدا نوینه خلکی دیگه دین چونکه تدید هزکا دیا و کود عجدی سابو ما در کفته و قوات دیا ملیشیا در کفته و لو ما ام منطقه که دادجین هز دشیتن تبهلیتن تو بهز بی تو تشتکنینی دیتا باتن لو ما ام ویره دبیجین که لهر روزه لهر وقت زیادتر ما پیوستی به اگرتن های اکرزی های هزا پیشمرگه زیادتر بیتا آکتیف کرن زیادتر احتمام پی بیتا دان و پیشمرگهش بو خاطرانش بو که شر کسا که بکردش بو که خلکی خوب پارزیتن
حقك طبيعية كو پێشمەرگە پێز بکەویت و ئەگەر پێشمەرگە پێز بکەویتن ئەس باوەرم سەڵامەتیە دنیایژی دەگەلێکی زێدەتر گەرانتیە دابیتن چونکی دشارە داعش ئیثبات با کە پێشمەرگە بوی شێوازی خۆ شار نەکردبا خەڵک نەهاتە پاراستن ئەفشارەدا دەرباسی ئیرانێ بیت تورکیا بیت و بزانایی دەرباسی ئەوروپاژی بیتن زۆر باشە گەر کەمێک بگەڕێنەوە بۆ پاشتر بۆ مێژووی دەستپێکی ئەم پەیوەندیانی کە کورد و فەڕەنسا بەیەکەوە هەیەە لە ساڵی 1960 بە دیاریکراوی ژنرال مستەفا بارزانی نەمر نامێک بۆ سەرۆکی و کاتی فەڕەنسا شارلز دیگۆڵ دەنێرێت و خەباتی پێشمەرگە و خەباتی گەلی فەڕەنسا بەیەک دەشوبهێنێت لەو کاتەوە ئەم پەیوەندیە بەهێزە هەیە ئەم هەموو دووری جوگرافیا لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا هەیە بەڵام چی هەرێمی کوردستان و فەڕەنسا بەیەکەوە دەبەستێتەوە کە لەم ئاستە باڵایەدا پێکەوە پەیوەندیەکی مێژوویان هەبێت کە دەیان ساڵە بەردەوامە و دەیان ساڵە وەکو چۆن چیاکان دۆستی کوردن فەڕەنسا لە پشتی کورد وەستاوە. بله طبعا خباتا بارزانی و تکوشین اوانا هر دەستپێکە چۆنا مەهاباتێدا دەرکەفتناوێ چۆنا یەکەتیا سوڤێتێ ئەوانە ڕۆڵێکی مەزن هەبووە بۆ ناسبوونا کووردا بە خەڵکێ دێ و پشتی وێژی طبعاً بەردەوام بووە و خەڵکێک ئەوانێک و فەڕەنسا تا دێت گەلێکی ئەوێت ڕۆژهەڵات ناس ئەوێت کوت هاتن لەگەل منطقەدا ڕۆل هەبوو ئەوانە ئەو راپۆرتێک و نوویسینە حتا بدید کورد زێدە خەڵکی دانەناسین دنافانداژی فەڕەنسی گەلێک بوون و دوشڕەشە کوردستانێدا ساڵا 61دا هەکەربەری خوبدەینێ گەلێکی دەور هەبوو یەش بووێ ناسینا فەڕەنسیا بوو خەباتە پێشمەرگەی تێکۆشینا پێشمەرگەی تشتێکی غەریب نەبووە و ئەوە بەردەوامیش بووە یعنی ئەوە یادی ترێژی هەڵوێستی فەڕەنسا بخۆ بۆ ملەتên بندەست بۆ ملەتên ئازادی خاز بۆ ئەوان وڵاتên دixwazin bibine دیموقرات û li dijî diktatûriyetê kar dikin rolekê mezin hebûye hemî gava dewrê hebûy û zêdetirî serkirdên şoreşgerê dinyayê evêt ku ji bo azadî û têkoşîn û xebat bû serbexwî an jî ji bo azadiyê kirî li welatên xwe de بۆ ڕزگاریە کردی دەورێ فەڕەنسا تێدا هەبووە لەوما دەبینین فەڕەنسی دائیمەن دۆستێکی نێزیکی کووردا بووە هەر ئەگەراوێرێ بووە کوزانیە کورد ملەتێکی بندەستە کووردا ئاقاوا بندەستە ئەوانی کورد سەر کوردستانێنن داگیرکەرن vê axêne û xebata wan xebateka meşruع ya rewaya ji bo azadiya xwe ji bo rizgariya xwe têkoşîna xwe û ji bilî vê jî heta hebûye xebatê da bûye xebatê jî da bimînîtin tiştekî naketin ku lekeyekî bi navê ser Kurda çêketin yan tiştekî xirab nîşa xelkekî bidetin ku eve texmeka terorîstiyê yan bişên hêcetekî bidene xelkî navekî xirab ser Kurda û ser pêşmerga bînin ji bo wê xelk bigihêrî berê xwe dete vê babetê. دیارەکە جگە لەو مێژوە پڕ لە شانازی پێشمەرگە لە خەبات و قوربانیدان و ڕوبەڕووبوونەوەی تێرۆر ئێستاش لە ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێمدا چاکسازیەکان لە وەزارەتی پێشمەرگە دەستی پێکرد بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ ئەوەی کە هەنگاوێکی پێشکەوتوتر بۆ بەرەو پێشبردننی سرجەم کەرتەکان لە هەرێمی کوردستان باتە نیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بدات و ئەوانیش پاڵپشتیان لەم هەنگاوەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگەوەم هەوڵانە کردەمانە تا چەندە کاریگەرن بۆی کە وڵاتان بە جۆرێکی پێشکەوتوتر و جیاوازتر سەیری هەرێمی کوردستان و هەنگاوەکانی لەم بوارەدا بکەن. لای چاکسازیێدا پێشکەفتنê zor mezin û em ê dibêjim ê qonaxa dîmayîkê da ku kar bête kirin û Emerîka xelefayê wê nûke ji nêzî da teqîba vê prosesê dikin û awanî jê geştîne qenaetê ku pêşmerge ciddiyeteka zor hay qiyada siyasî ciddiyeteka zor hay ku pêşmerge êdî bibête pêşmergê Kurdistanê hiç hizbek
لایەنێکی سیاسی نەبیتن بڕیار دەست بیتن کول سەر پێشمەرگەی ئەوە gelek pêşkeftinê gelek başê çêd bin taban em di mantaqeyekî û zirofekî dadijîn hindekî belkî astengî hebin jî bes ez bawerim ev astengê dê rabin bes wekû şexsê cenabê serokî û wekû kesekî ku bi te'sîr û evroke kabînanehê partiya yani ewa ku dibîtin و اوا کو چه ببیتن رول جناب سروکی تایبەتیت mesela girtina pêşmergeyî da gelek mezin e û ew kilîleke jî بۆ çêkirina vê çaysaziyê çunkî bi hemî quweta xwe piştevan el bû wê û eger tu berê xwe de şerê Daeş wextê hem serokê herêmê bû hem fermandeyê leşkerî bû cenabê serokî ciyawazî navbera pêşmergekê eger intîmaa wî bû Hizba Şuî bît yan sosyalistê bît yan Eketî bît yan Partiya Demokrata Kurdistanê bîtin yan hizbeka Mesîhî bîtin hemî ewanên ku hebûne heta êt İslamî pêşmerge bana cephey bana şer kirbana bi êk çavberê xwe daye bi êk hewl daye û hemiya jî bi êk pêk ve fermanên cenabê wî cêbecê dikirin yani ez bawerim di vê çaysaziyê da rolê here esasî یه جناب وانه چونکی قیادا سیاسی کردی و هم جی او کسی که دناف حکومت دانه جی چه تایبتی پارتی وکتی دی جناب سروکی دیان و جناب سروکی همی وقتا نصحت گله که باشه تا این بوانا جبو ای گرتن وان ار چند جناب سروکی تداخل شول حکومت ناکتن لی همی جاره پیاما جنابی پیاما خیره و شیوازکی کو سروشتی اوان دچن گل جنابی ویدگیرن رایاوی وردگیرن چکو ابرو که دناف کردا دار کردستان دا تنها جناب سروکه نه بس بو بیره حتی بو جهدیشی یعنی بو پارچه دی اول روش آوای کردستان توید بینی رول جناب سروکی چند قدر مازنه یعنی شرنین ایلاتو فرمانده وان بی یان قاعده که سیاسی وان بینه بس جناب سروکی ابروکه هر کردکی هر حردکی دا بربر خود زانید حتی سرکرده سیاسی جی جبوه نابجن همی رگات چنه رومه بو هر ره که بو چاره سریه که بو کردستانه یال دف جناب سروکی زۆر سپاس دەکەم بەڕێز فەریق عەزیز وەیسی فەرماندەی پێشمەرگەی زێڕەڤانی لە دهۆکەوە لەگەڵم بووی ئەم ڕۆژە گرنگ و مێژوویە پیرۆزە لە جەنابەت و سەرجەم پێشمەرگەکانی کوردستان کە ئێستا ئەوانیش چاویان لە پاریسە لەلایەن سەرۆک و پێشمەرگە پەردە لەسەر تابلۆی پێشمەرگە لا بدرێت سپاس کە لەگەڵمان بووی